طبعا في شغله شيء دستوشة لدكتور احمد دكم كأو مزاري دامن من اجهزته ارزو من دبل بواري فلك ناسي سروش رجراي فلك ناسي كردستاني شو زيادة لبواري فلك ناسي وكو ارزو من دصالي مشاوشة شو كان لكم بس باسو يعني وزاريش زوري خوای گەورە پاشان مامۆستایانی بەڕێز و ئوستازی عزیز کەوانە وایان کرد کە ئەم بێمە ئەو بەشەی بتوانم هەندێک لە بواری زانستی فەلەکناسی کە تقریبا تا حەدێک لێرە فرامۆش نەکرایە بەڵام لەبەر مەشغولیەتی مامۆستایان مەجاریەوە نەبووە بواری فەلەکناسی بخوێندێ. ئوستازی عزیزمان کە اختصاصی ئۆپتیکسە ئەو ڕۆژێ اقتراحی کرد کە من بێم بە سوپاسەوە تەمان زۆر سوپاسی دەکەم کە بەشێک لە کاتی وەرگرم باسی تلسکۆپ بکەین. تلسکۆپ یەکێکە لە ئامێرە هەرە گرنگەکان نەک هەر ئامێرە هەرە گرنگەکان هەر ئامێرە ئەساسیەکانی بواری فەلەکناسی زانستی فەلەکناسیەوە زانستەیە کە لە بواری فیزیایی ئێستا بوویتە فیزیای کیمیای بایۆلۆژی زۆر بواری جیۆلۆجی کە لە ئاسمانیەکان دەکۆڵیتەوە پێشتر بەس لە بواری فیزیا بوو ئێستا ئاسترۆفیزیکسێ ئاسترۆکیمیستری هەیە ئاسترۆبایۆلۆجی هەیە ئاسترۆفیزیکس هەیە ئاسترۆ نازان گەلێک زۆرە. یەک لەو ئامێرانەی کە بەکاردێ زۆر گرنگە لە بواری فەلەکناسی تلسکۆپەکانە. ئێستا بەیەکەوە بارزان گەشتێک لە بواری تلسکۆپەکان دەکەین زانین تلسکۆپەکان وەکو یەک لە ئامێرەکانی کە ئوستاز باسی لێوە دەکات لە بوارەکانی ئۆپتیکس یەک لەو بوارانەیە کە زۆر گرنگە زۆر باش. طبعا دكتور اختصاصي تي او زياده باسي حاولوا عدسات عن ذاك دواء او اختصاصي مني او من كباسي لك معلومات عامه يعني زانياري قشتي او هدفي اساسي ما هو قرخلاي فلكناسي كمعلومات عامه بدينا طلبه كان طبعا دواء او كاستاذ برز الخوادي باسي تلسكوب كان لكن تاريخي تلسكوب كان نوع كاني وتكنيك كاني وبكار هنا يعني حقلي بكار هنا تلسكوب كان تكنيكەکانی چیە و نەوعەکانی چیە و تاریخەکەی چیە. نەوعەکانی ئینشاءڵڵا ئەگەر ماوە هەبوو دوای دکتۆر جان جارێکی کە نەوعەکان بڵێک بە تەفسیرتر باز دەکەین بەڵام ئێستا بە سەریعی پێدا دەچین. یەکەمشی وەردەگرین تلسکۆپ چییە؟ طبعا تلسکۆپ ئامێرێکی بەسەڕیە بەکاردێت بۆ کۆکردنەوەی ڕووناچی بۆ ئەوەی ئەو ڕووناچێک کە ئەو تەنە ئاسمانیە وەردەگرێت چی دەکات گەورەی بکات ماگنیفای بکات. يعني او تنە زۆر دوورە بەڵام ئێمە کاتێک کە تلسکۆپ بەکاردێنیان دووربین بەکاردێنەوە تلسکۆپ يعني دوربین يعني دوربین بالضبط تقريبا تلسكوب يعني بینینی تەنی دوور مایکرۆسکۆپ عکسەکەی تەنی چووک گەورە دەکەین. طبعا لەناو کوردەواری خۆمان ئەو کەلیمەیە باوە کە دەڵێ ئەو تەنەی لە ڕێگەی تلسکۆپ تەماشا دەکەێت چەند نێزیک دەکات بۆی کەلیمەی نزیکردن غەڵەتە چەند گەورە دەکات ماگنیفیکیشن پاوەر چەند جار گەورە دەکات. ئەوە ئیشی تلسکۆپە. تلسکۆپ یارمەتیمان لە ئەو تەنە ئاسمانیانی کە چاوت ناتوانێت بیان بینێ ڕێنجی مەحدودە ئێستا باسی لێوە دەکەین ئۆپتیکەل بی یان رادیۆ بی یان نازانم چی ئێستا هەمووی باس دەکەین تلسکۆپ ئەو دەرگا گەورە دەوە دەکاتەوە ئەو تەنانەت بینی کە چاوت مستەحیلە لە ڕێنجی ئاسایی خۆی یان لە ڤیژوەڵ بتوانێت بینێت. کەواتە تاریخی تلسکۆپەکان تاریخێکی درێژی هەیە. یەکەم کەس کە تلسکۆپی دروست کرد کە باسی لێوە دەکەن هانس لیپرشێ لە هۆڵەندا لە ساڵی 1608 اختصاصی عدسات بوو ئەو عدساتی ئەوەی دروست دەکردی عینەکوی بڵێن عینێکی ئاسایی چاو بەڵام دەڵێن ئەو یەکەم کەس بووە کە بەکاری هێنایە بۆ تلسکۆپ یعنی دروستکردنی تلسکۆپێکی زۆر سادە. لێرەدا خلافەیە لە مابینی گالیلی طبعا یەکەم کەس بوو کە تلسکۆپی بەکارهێنا بۆ بواری فەلەکی گالیلیۆ گالیلی ئیتالی ڕوانگەی هەسارەی زوحەل و مشتریشی بێک ڕوانگەی مانجی بێک زۆر بەجوانی وەختی کامیلە نەبوو هەڵسا بەدەست سکێچەکەی مانجی دروست کردیە و تاکو ئێستاش ماوە. باش ئەوە لە ساڵی 1609 یعنی ساڵێک باش هانس لیپرشێ. لێرەدا خلافەکەی ئایا دەڵێن زەکەریا یانسن یانێ کەچکەشێ ئایا ئەو پێشووی وەڵام کیپلەرە ئەو پێشووی وەحاسەوە کێشەی منیە بەڵام ئەوەش تەطویری بە تلسکۆپیدا تەطویرێکی زۆر گەورەی بە تلسکۆپاتدا زەکەریا یانسن ئەویش هۆڵەندی بوو لە ساڵی 1990 تا 1680 کاری لەسەر تلسکۆپات کردێ. لە دوای ئەوجا یۆهانس کیپلەر دێ یۆهانس کیپلەر قانونی جوڵەی هەسارەکانی دانا قانونە گەورەکەی کە معروفە لە ساڵی 1611 دەڵێن لە ئەڵمانیا
تلسکۆپێکی تایبەتی لۆ خۆی بە ناوی خۆی دروست کرد کە پێوەن تلسکۆپی کیپلەری تلسکۆپی کیپلەری ئەوە مێژوویەکی مختصر مفیدی تلسکۆپات و کەواتە 1608 یەکەم جار تلسکۆپ دروستکرا گالیلی بە شێوەیەکی زانستیانە ئەو بەکاری هێنا ئەوانی تر تەنها تەطویریان پێداوە تلسکۆپەکان بەڕێزان تەقسیم دەبی بۆ چەند بەشی 5 تا 6 بەشی هەیە بەڵام ئەمە ئەساسیەکانی وەردەگرین یەکەم بەشی ئۆپتیکەڵە ئەوەی کە لە ڕێنجی چاوی منوت و چەند لە تەیف لە شەبەنگ چاو چی دەبینێ ئەو نافیزە تەسکە دەبان زۆر تەسکە ئۆپتیکەڵ ئەوەی کە چاو دەبینێت تلسکۆپی ئاسایی دەبینێ ئەو تلسکۆپانی ئینشاءڵڵا نازانم چەند کەس زۆر دەردامان ناوە لێرە سەیری خۆمان پێکردیا ئەوە ڕێنجی چاوی خۆتا هەر ئەوە زیاتر ناتوانێت تۆ بیبینێ فیزیاناسەکان دەزان چەند ئەنگسترۆمە من زانیارم لەدایە بەس لەبیرم نەما داوا لێ بوون دەکەم 400 تا 700 ئەو نانۆمەتر visible light کەواتە لە درێژترین لە کورتترین تۆ نابینی پێویست بە ئامێر ئۆپتیکال تلسکۆپمان هەیە ئۆپتیکال تلسکۆپ سێ نەوەی سەرەکی هەیە ڕفراکتیکمان هەیە ڕفراکتینگ تلسکۆپ ئەوەی کە عەدەسەی بەکارهێنی هاوێنە لێنس باش نەوعەکەمان هەیە ریفلێکتینگ تلسکۆپ یان ریفلێکتۆر ئەوە ئاوێنەی ڕووسا وەنیە ڕووسایان فۆکس ریفراکتینگ نیش دەکە یعنی شکانەوەی ناوی ئەوە لە دانەوەی ریفلێکشن ریفراکشن و ریفلێکشن دوشتی جیاواز بەڵاوانەیە و تیچی دەبی بزانینەوە عەدەسەکە بەو شێوێ ڕووناچیەکە لە دوای خۆی لە تیشکۆ کۆ دەکاتەوە بالضبط فۆکەڵینگ سەکەی بەڵام ئەویت کە لە پێشەوەی لە فۆکەڵینگ لە خاڵێک کۆ دەکاتەوە ئەوە دەکەوتە پێشەوەی ڕاستمان کردەوە ئەو ئاوێنی کە دەم چاو دەورە دەکات زۆردار بەکارێ لە بواری کەمالیات زۆرجان بەڵام لە حاڵەتی فەلەکی زۆر گرنگە لە بواری فەرەکناسی چونکە ئەو وێنی کە لە ریفلێکتەری وەردەگری زۆر ساغە زۆر پیورە کێشەی شکانەوەی ڕەنگ بۆوانەی تێدانە بەڵام هی ریفراکتەری کێشەی هەیە لە ڕەنگ هەندێک جار ڕەنگی ئەو تەنەت بە ئەسلی خۆی نیشانلادا لە دوای شکانەوەکە هەندێک کێشە دروست دەبێت خاصە لە کوالیتی عەدەسەکەی خراپ نەوعەکەمانەیە کاتاژیۆتریک ئۆر کۆمپاوند تلسکۆپ تلسکۆپی نانە معقد بەڵام تێکەڵ هەجین هەم بەشێکی عەدەسەیە و هەم بەشێکی ئاوێنێ ئەوە تلسکۆپاتی پێشکەوتووی ئێستا بەکاردێ ئەسعاریشیان گرانە زۆر بە کورتی بە دوای دەچی لەسەر تەفاسیلەکان ڕۆژێکی تر ئینشاءڵڵا تا ریفراکتەرەکان زۆر بەقووەتن لە پشتی سیارەی دادنێ ناو پیکەبەکی دادنێ دەچی لە تاسەی لەدەی بچینێنێ بەس نە تاسەی بەقووەت گورد و هەراش بینە بەڵام تلسکۆپی ریفلێکتەر زۆر ناسکە هەر پێرەکەی چاو هالێ دێ مستێکی لێدەی تووشی شکان دەبێت بالفعل ئاوێنەکەی دەشتێ یان شفتینگ ئەوەکەی شفتینگ دەبی فۆکەسەکەی شفتینگ دەبی داوا دەبی جیهازەکەی لەسەر ڕەبت دەکەی بە لێزەی ڕاستی دەکەی یان کێشەی گەورە توش دەبێت ئەگەر هاتوو تلسکۆپی ریفلێکتەر بە ناسکی تعامل لەگەڵ نەکرد بەڵام سعری هەرزار ریفراکتەر زۆر بە تەحمل جسمی زۆر بەقووەتە زۆر کێشەی توش نابی هیچ ئیلا ئەگەر بە قووەت بیشتێنی بە ئالیدادران سمێک پێپێوی بەڵام ریفلێکتەر زۆر ناسکە هیچ سێمیان نە ئەوە یعنی دەبی نەوعا ما ئاگادار بی وئیلا مواصفاتی بین ریفراکتەر و ریفلێکتەریە باش بەڕێزان طبعا تەسویری فەلەشی بەداخەوە لێرە زۆر واضح نییە مشکلینە داتا شوەکەیە تەسویری فەلەشی بەشێکی دیکەی لە بواری فەرەکناسی پێویست بە تلسکۆپ نابی جاری وایە کامیرە دەتوانێت ئەو کارت بۆ بکە کامیرە دوایە ئینشاءڵڵا مامۆستا کە باسی دەکات زاویە واسعەیە دووری تیشکۆیەکەی زۆرە فۆکەلێنگی زۆرە نازام چی ئەو ئەپێرچەر ئەوانە ئەلمهم تەسویری فەلەکی بوارێکی کێ لە فەرەکناسی علاقی بە مەدانی ئێستا باسی بکەین ئەوە دەیدەگەڕێن بۆیە بەڵام ئەوەی دەرتونها ئەو وێنە جوانانەی ئاسمان کە تو دەیبینی بە تلسکۆپ ناگیرێت چکە تلسکۆپ دیمەنەکە زۆر گەورە دەکات لێرە تۆ پێویست بە کامێرەیەک وەکو مۆبایل مەسەڵەن یان کامێرە پرۆفێشنەڵ واید لێنگ یعنی عەدەسەکەی هەتا ئاسمان هەموو لێرەدا ڤیژوەڵ ئەوە دیمەنێکی ڤیژوەڵی ناوجەرگەی گالاکسی خۆمانە نازانم گالاکسیتان بیستێ ڕێکا کێشان بریتە لە گالاکسیێکی زۆر گەورە هەر نزیکەی 400 ملیارد ئەستێرە لە خۆ دەگرێت خۆری ئێمە یەکێکە لەو ئەستێرانە هەمویان لە مەنتیقەیە کۆبوونەتەوە کە پێ دەڵێن گالاکسی لەسەر زەویەکە سەیری دەکەی بەو شێوەیە بەدیار دەکەی ممکن ئەبوو لە شەوەکان مامۆستا ئەکی دیتی لە دەشتار لە دەشتێ
ئاخەتە چمەش بەناوەندی ئاسماندا دەڕوا ئەوە بەشێکە لەو منتیقەیەکە ملیارها ئەستێرە لەگە گازی هایدرۆجین تێکەوە تۆ ئەو خەتە دەبینی بەڵام لە ئاسمان لە سەیری دەکەی کە تەسویر دەکەی شتێکی زۆر ڕایە بەهەرحاڵ ئەوە ڤیژوەڵە کە چاوی من و تو لەو ڕێنجەی ئوستاز باسی کرد دەیبینی نوعی کەمانە دووەم ئێستا ئەو دیمەنێ دیتمان ئەوە ڤیژوەڵ بوو ئێستا لە ڕادیۆ بین لە ڕادیۆ تلسکۆپ چیە زۆری دووەمانە ئەو تلسکۆپانەیە کە لە جیاتی ڕووناچی لە تەنە ئاسمانێکە وەرگری شەپۆڵە کارەموگنەتیسیەکان وەردەگرێتن بە جیاوازی شەپۆڵە کارەموگنەتیسیەکان ئەوە پێ دەڵێن تلسکۆپی رادیۆ تلسکۆپی رادیۆ هیچ علاقەی بە ناوەکەی لە خۆی هیچ علاقەی بە ئۆپتیکەوە نییە بەڵام دەیشتێ لە جسمەکەیەوە دێت ئێگزاکتلی بەڵام ئەو ڕادیۆشنێکە لە جسمی دەردەچێت ئەستێرەیە گالاکسیە تەنەکانی دیکە ئەوە وەری دەگرێ و پاشان معلوماتەکەی یان ئەو داتایە وەردەگری یان وەکو داتات پێشکەش دەکات یان دەکاتە وێنە یعنی مەسەڵەن پەڵسا دەیکاتە وێنە داتایە ژمارە دەیکاتە وێنە دەیکاتە ئەشکال بۆ حاڵەتە زۆر شت دەبینی کە چاوت مستەحیل دەبینی لەو تلسکۆپانە شێوە تلسکۆپاتی رادیۆ دائیمەن دیش سەحن بەکار دێن یەک لەو تلسکۆپانە کە زۆر جێکی جوانی هەیە ئەسەر بە چاو دیارە زۆر جوانە بە شەو بینێکیرات تلسکۆپی پارکسە لە ئۆسترالیا یەکێکە لە تلسکۆپە هەرە گەورەکانی جیهان تیرەی ئەگەڵم 64 مەترە بڵێ 64 مەترە ئەوە ڕەسدی بۆشای ئاسمان دەکە ئەو شەپۆڵە کارەموگنەتیسیانەی کە لە تەنەکانەوە دەردەچێت چاوێک ئێمە نایبینی ئەو تلسکۆپانە دێت ئەوە تلسکۆپی رادیۆیی تەماشاکەن بەڕێزان ئەوە عینەن ملکی وێ ڕێکا کێشانەکەی تازە دیتمە ئەو هەموو ئەستێرانە بەڵام رادیۆییەن لە شێوێ رادیۆ چاویمە ئەو چالاکیەی مستەحیلە ببینێت بەڵام لە ڕێگەی شەپۆڵە رادیۆیەکانەوە تەماشاکەن تلسکۆپی رادیۆیی ئەو خزمەتە گەورەمان پێشکەش دەکات ئێستا دێنە سەر تلسکۆپێکی دیکە پێ دەڵێن تلسکۆپی ئاسمانی سپیس تلسکۆپ تلسکۆپی ئاسمانی ناوەکەی لە خۆی دی جاری وایە ئێمە لەسەر زەوی هەورمان توش دەبێت دوو کەڵ و تەم و مەژ و تۆڵ چ دەکەین لەو حاڵەتەی تلسکۆپەکان دەبینە دەرەوەی بۆشای ئاسمان دەرەوەی غیلافی جەوی عادی بۆی لەو ئیفێکتانە هەموو دووربین لەو حاڵەتەدا تۆ تلسکۆپەکە کاری خۆی زۆر بە جوانی دەکات پۆلیۆشن نییە جسمەکان تەنە ئاسمانیەکان زۆر بەڕوونی دەردەچێتەوە پێی دەڵێن سپیس تەلسکۆپ تلسکۆپی ئاسمانی طبعا ئەوە لێرەدا شکلی دیارە تلسکۆپێکی ریفلێکتەرە یعنی ئەوە تلسکۆپەکە تیشەکە دەداتەوە بۆیە ئەوە لێرە بەکاردێت طبعا لێرەدا ئاوێنەکەی 3 مەترە تیرەی 3 مەتر تیرەی ئاوێنە ئێستا کە حالیە تلسکۆپی هەبڵ لە ساڵی 90 کار دەکات حتا ئێستا بەردەوامە دەیان هەزار وێنەی گرتووە بۆ تەنە ئاسمانیەکان خزمەتێکی زۆر گەورەی مرۆڤایەتی کردووە تلسکۆپی ئاسمانی تلسکۆپی ئاسمانیش دابەش دەبێت بۆ ئەوانەی ئێستا دەبین تلسکۆپات تیشی گاما تیشی ئەکسڕێ ئەڵترافایۆلەت ئینفرارێد ئەوانە هەمووی ئەو تەنە ئاسمانیان بە تایبەتی ئەستێرەکان بڵاک هۆڵەکان گالاکسیەکان ئەو تەنە ئاسمانیەکە تیشتی کارەموگنەتیسیانە دەوردەچێت تەنها لە ڕێگەی تلسکۆپە ئاسمانیەکان و تلسکۆپە رادیۆیەکانی سەرزەویش دەکرێت لە بیرتان نەچی بەڵام ئەوەیان وەکو باسمان کرد سپیس تلسکۆپە بەڵام لە فەزادا دەنرێت و تیشتی گاما و ئەکس و ئینفرارێد و یوڤی ئەوانە هەموو وەردەگرێت تەحلیلاتی خۆی لەسەر دەکات یەکێک لەو تلسکۆپانە طبعا تلسکۆپی شاندرایە ئەوەی لە پشت چاوتانە ئەوە تەنها بەژێر تیشتی ئەکس کار دەکات ئەو تەنە ئاسمانەیە کە تیشتی ئەکسانە دەردەچێت وێنەی دەگرێت طبعا ئەوانە باوڵێن تەنێکی ئاسمانی قەبارەیەکی بچووکی هەیە ئۆپتیکەڵی ڤیژۆلی قەبارەیەکی بچووکیە بەڵام لە رادیۆوی تەماشا دەکەی هائلە یعنی دەرچێکی زۆر تیشتی یوڤی گاما ئەو تیشکانی هەموو لێوە دەردەچێت تەنها لە ڕێگەی تلسکۆپە ئاسمانیەکان یان تلسکۆپە رادیۆیی ئاسمانیەکان یان تلسکۆپەکانی ئەڵترافایۆلەت کە لە ئاسمان هەیە زۆر بە ئاسانی دەبێت لە کۆڵ هەور دووکەڵ و تەمومش دەبێت تلسکۆپێکی کەمانە جیمس وێب تلسکۆپی جیمس وێب تەنها دەڵێت بۆ عەرزوبەکە لە عەرزوبەکانی دەستکردی مرۆڤ کە خوای گەورە ئەو عیلمە عەزیمەی دایتە ئینسان توانیوێتی ئەو تشتە غەریبە دروست بکات موعەقەدترین ئامێر کە تا ئێستا دروست کرابێت تلسکۆپی جیمس وێبە تەماشاکەن بەڕێزان عینەن گالاکسی ڕێکا کێشان بە تیشتی گاما ئەمە شتانە نابینی ئەو هەموو تەئسیراتە لە ڕێکا کێشان کە لە تلسکۆپەکاندا تەماشای ئاسمان دەکەن مستەحیلە ئەمە
تیشتی گاما ببینی کە لە تەنە ئاسمانیەکانە دەدەچێت زۆری کوونە ڕەشەکان ناوبانگتان بیستە فەتوڵ سەودا بلاک هۆڵز ئەستێرە تەقیوەکان تەواو بەڕێزان ئەوە تیشتی گامایە کە لە گالاکسی خۆمان دەبێت باسمەکە تلسکۆپەکان دەتوانێت ئەوە ببینێت چای بێت و ئەوە نابینێت عینەن تیشتی ئێکس بە هەمان شێوە بزانە ئەو نفسی شوێن بەڵام ئەو منتقانە تیشتی ئێکسی لێ زۆرە مەپرسە لۆچیەوە توزیعاتی رب العالمینە کە ئەو جسمانە لێرەدا تیشتی ئێکسیان لێوە دەردەچێت ئەستێرێت تەقیوە ئەستێرێت تازە لەدایک دەبێت گالاکسی بەشێکە لە گالاکسی نازانین بەڵام تەمەشا دەکەن تلسکۆپە رادیۆیەکان تلسکۆپ ئۆپتیکەلەکان تیشتی ئێکس ئەفوو رادیۆیەکان نەم ئۆپتیکەلەکان تیشتی ئێکس بەو شێوەیە دەبینێت لێرەوە لە ڕێگەی تلسکۆپەکانی ئینفرارێدەوە دەتوانێت ببینێت تلسکۆپی جیمس وێب اختصاصي انفراريدا نير انفراريد نسيق انفراريد والحاصل شورشي دورينا ولا بوالي ربي فلجي باش زوري بين زمانه ادابتيف تلسكوب اوبتكس او زور معقده او مجموعه فلجي هاتينا تطويرها بهذا التلسكوب كرديا بۆ ئەوەی لەسەر زەوی هەندێک شت سارەکەم پێویست نەکات تلسکۆپەکە بنە بۆ شای ئاسمان هەندێ فلتراتی معقد عدسات و ئاهاوێنی معقد ئینکیسارات و شکانەوە کە ماوەنیە باسیەکەن زۆر معقدە بەڵام کارێکی زۆر گەورەیان کردی ئەوانە بەشێکی زۆر لە مەسروفاتیان گەڕاندیتەوە تقریبا 160 تلسکۆپە ئاسمانیەکان ئێستا لە ڕێگەی تلسکۆپە زەمینیەکاندا کار دەکەن ئەوانە مەجموعەیەک تلسکۆپن کە زۆر معقدن لە عالەم زۆر عەدەدیشیان کەمە با سەیریان بکەین یەک لەوانە تلسکۆپی کیک بەسەدی کیک لە سەد ترۆپچی گرکانی مانالووە لە هاوای دروستکرایە لە ارتفاعی وەمزام 7,000 کیلۆمەتر دەبێت غەڵەت دەبێت 6,000 کیلۆمەتر عفو بکەن 6,000 کیلۆمەتر ئەوە دایاناوە بۆی لە ئیفێکتەکانی بەرگە هەوا تا بکرێت دوورکەونەوە تلسکۆپی کیک دامەزراوە زۆر گەورەیە تەواان ئەوە لە ژوورێ یەک لە ئاوێنەکانیتی ئاوێنەکانی لەسەر شێوەی شەشلایە تلسکۆپی جیمس وێب هەمان ئەو تەطبیقی هەیە بەڵام لە بۆشایی ئاسمان چەند ئاوێنەیەک لێ دەدەن لە کۆتاییدا ئاوێنەیەکی ڕووچاڵمان بۆ دەردەچێت وابزان پێ دەڵێن تەکنیکی ئینترۆفیرۆمیتر یعنی کە داخل پارچە لێک دەدەن دەتوانن تلسکۆپێکی دیکە لە عینی کات عینی زاویە تەسویرکەن لە یەک داتا سنتەر کۆ دەبێتەوە ئەو هەموو تەکنیکانە ئێستا هەیە تلسکۆپە معقەدەکان ئەوەی کە تازە باسم کرد مجموعە تلسکۆپ جاری وایە لە چەند شوێنێک لە عالەم هەمووی پێکەوە دەبەسترێتەوە لە یەک داتا سنتەر ئەوە پێ دەڵێن تلسکۆپەکانی کە تازە باسم کرد ناوکەمان لە بینەچی ئەداپتیڤ ئۆپتیکس ئەوان زۆر معقەدن لۆکاری زۆر تایبەت بەکاردێت بۆ نمونە مەسەڵەن تەماشاکەی هەسارەکانی سیستەمی خۆر لەڕووی ئینفرارێدەوە زۆر چالاکن بەڵام لەوەی بەرگە هەوای زەوی کێشەی هەیە لێ ناگەڕێت هەستان تلسکۆپاتی فەزائیشان لەو بوارە بەکارهێنا تەماشا دەکەن نەفسی نەتیجەی ئەو تلسکۆپاتی ئەرزیەشی هەیە کە لە ئینفرارێدەوە تیشتی ئینفرارێد وەردەگرین تەماشا دەکەین هەسارەی ئۆرانۆس ئەڵقەی هەیە عینەن وەکو هەسارەی زوحەل بەڵام زۆر تەنکە هەسارەی نیوتۆن جێژەڵوکەی زۆر گەورە و تەنها چاوی ئینفرارێد ئەوە دەبینی وابزانم دکتۆر مار ئینفرارێدەوە وابزانەوەی گەزانیتم مار چاوی ئینفرارێدە یعنی ئەگە سەیری هەسارەی ئۆرانۆس کابوون منە بتانی ئاوە یەکسەر دایرێکتلی بەو شێوەی دەبینێت پێویستی بە ئۆپتیکس و پێویست بۆ هەموو هەراوەریانی ئەو مەرزیان کە ڕێز بەڕێزان زۆر شەشمانەیە مەڵتی وێڤلینگ تەلسکۆپ ئەوانە هێشتا لەوانی پێشتر معقەدن مجموعەیەک سەحن مجموعەیەک تلسکۆپی رادیۆ تلسکۆپ پێی دەڵێن میلیمتر 100 میلیمتر یعنی بەشێک بنێت 100 میلیمتر یعنی بەشێک لە میلیمتر بازۆ نەچینە سەری تلسکۆپی کۆڕەک سەرچای کۆڕەک نچینەوە سەحنەتانی دیوی لە سەرچای کۆڕەک ئەو عینەن تلسکۆپ بوو بەداخەوە ئێران قەسفی کردووی شەکل تێک چوو لە هەشنایەکان لەناو نەفسی ئەو تەکنیکە بوو بەڕێزان ئەوانە ڕووناچی تەنە ئاسمانی هەرە بەهێزەکان وەردەگرن وەکو تەقینەوەی ئەستێرەکان کوونە ڕەشەکانیان ئەو تەقینەوانەی کە لە قوڵایی گەردوون ڕاهوو دەدات ئەو تلسکۆپانە هەستی پێ دەکەن وەری دەگرێت دەیکاتە خەریتە ماپێکی 3 دایمێنشن 2 دایمێنشن ئەوی ئەتوو بتەوێت داتایەکی هائیل لەسەر زەوی کۆ دەکاتەوە بەڵام چۆن بەم ڕێگەیە مجموعەیەک تلسکۆپات پێی دەڵێن لارج ئەڕای یعنی ئەڕای یعنی شەڕازم تۆر ئەڕای وەڵی ناوکە کوردی بکاتە وەڵا کوردیەکە مشکلەیە کۆری زانیاری کوردەوەی لۆ مەحەل نەکردیان مەسفوفە بە عەرەبی بێت یعنی زنجیرەیەک سەحن پێکەوە لە یەک شوێن کاری یەک تلسکۆپ گەورە دەکەن
تیرەی مەسەڵەن ئەو شوێنە ئەگەر ئەو سەحنانەی لێ کۆ کرابیتەوە تیرەی کیلۆمەترێک بی ئەو تلسکۆپانەی کە هەمویان کۆ دەبنەوە لە یەک داتا سەنتەر کە ئەنەما سەحنە تیرەی 1 کیلۆمەترە ئەوە بۆ شێوە ئیش دەکەن طبعاًەوە فەزاعەتە لە مەسەلەی داتا هائیلە لە شوێن دەریاندا مەزراندەیە لە ئاتەکامە لە چیلی سەحرای ئاتەکامە لە چیلی زۆر کەشوهەوایەکی پاچی هەیە بۆیە لەو شوێنیاندا ناوە سیرکەن تەنێکی وازەمەوە ئاخر قبل آخر سلایدە لە چەند ساڵێک پێشە ساڵ هەیە لەبیرم نمایە وازم 2020 بوو تەنێکی ئاسمانی دیتەوە نایەنێنە ریبلز 25 نەیانزانی چییە ئەو تلسکۆبە کەشفی کرد تلسکۆبی ئاڵمان ئەوەی تازەی شارت بکرد دوایە کە تەحلیلیان کە تەماشا دەکەن ئەو تەنە ئاسمانیە دوورترین تەنی ئاسمانەیە کە تا پێشتە چاوی من دوو دەتوانێت لە ڕێگەی ئەو تلسکۆپ بۆ ببینێ دووریەکەی 13 ملیار ساڵی ڕۆناچیان ساڵی ڕۆناچیان بیستیان بیستیانوانە ئەو ماوەی کە تیشی بە خێرای 300 کیلۆمەتر لە ساڵێکدا دەیبڕێ کە یەکسانە بە 9 تریلیۆن و 450 ملیار کیلۆمەتر ئەو تەنەی دەیبینن بەڕێزان دوورترین تەنی ئاسمانێکە تا ئێستا بینراوە لە گەردون بە تەواوی لە ڕێگەی تلسکۆپی ئاڵماوە جیرە نە جیمس وێب نە هابڵ نە نازانچی هیچیان نەیانتوانی ئەو وێنەیە بگرن ممچینە لە داهاتوو حاوڵە بکەن جیمس وێب وێنێ ئەو تەنە بگرێت بەڵام هەتاکو ئێستا ئەوە دوورترین تەنە دیتراوە ناشزانین چییە بەڵام نایلێنە گەلەستێرەی ڕێبیڵز 25 کەواتە تەماشا دەکەین بەڕێزان تلسکۆپەکان کاری زۆر گەورەمان بۆ دەکەن ئەو تلسکۆپانە ئەگەر نەبوایە ئێمە نەمان دەتوانین گەردون بە هیچ شێوێک ببینێن تەنها ئەو گەردونە ڤیژۆڵە و ئەو یعنی ئۆپتیکەی کە ئەمە لە پێش ساڵمانە هەر ئۆپتیکالی گەردونمان دەدین بەڵام تلسکۆپەکان کاری زۆر گەورەمان بۆ دەکەن مامۆستا دکتۆر جان زۆر سوپاس لەو کاتەدامان بەعکسەوە خۆشحاڵ بوو بە خێراتی ئەو میوانانەش دەکەم کاک محەممەد و کاک هەڵبەستی شوەڵە هاتنەتێ ئەو برای عزیزەشمان دەستەکان خۆش بن چۆر زۆر سپاس دەکەیان دەست خۆشی ئەگەر پرسیارکانی ئەگەر ئستازی ئەخۆن ئەگەر پێشی پرسیار بکەنەوە ئینشاڵە لە ماوەیەکە تلسکۆپ دەیبین تەشریفی دەکەنەوە بڵێ پارچەی دەکەین هەر خۆشە بڵان دوای باسی تەکنیکەکان سەواوێنە و شتەکە پەوتەبین لە چپارچەکانی مەسپێتێت خەریقەی ڕاست ئەمەلیان باشتر یعنی بە ئەوانە بەقسەوە ئینشاڵڵا بەڕاستی سیمینارە خۆش دەستی خۆش سپاس دەکەم ئەزێتماندا یعنی ئەوە شتێکی خۆشە داینە لە باتی پێشانەمە لە مەرحەلە سێ و چار سەفرە علمیمانە بوو ئەوە ئوستاز بەبینی دێ لە بەغدایە ئەوە کە بۆ قوبەی فەلەکیان پێدەبوو يعني شتێکی زۆر زەخم بوو خڕکرا موسەسەشی گەورە پارێز زۆر دەچوی ئەسپێرەکانی پێپشان دەدەک و ئەوە دەکراوە نەبوو ماعادا دەنیشتی کە دەبووە شەو و ئاواز دەزانی لەناو ئەوەی يعني ئەو شتە علمیانە بەڕاستی ئێستا مامۆستا شتە هینای تێرە يعني شتێکی تەطبیقەتی زۆر دەستەکانتان خۆش تەطبیقان ئەو شتانە مەلۆسی دەکەوێت عەدەسە و ئاوێنەکە سوودی لێ نەبینی استفادەی چییە بفۆکە لێک زانین چی دەبێت بزانین مێشکمان فرەوە میوارەکە زیاتر کەەوە بکەین دووبارە زۆر سپاس ئەم پرسیارەکان هەیە بیکەنەوە پرسیارەکە لە جێکەش ئیشتانە پرسیارتانە دەتوانن قسەی لەگەڵ بکەن زۆر جاریش عەرزی ئەوەی دەکا و تلسکۆپمان لێرە هەیە ئەوە دەکا زۆر ئاکتیڤ مامۆستا جان زۆر سپاس جەناب دەکەم ئەو کاتت پێبەخشین خۆشحاڵ بووم زۆر هەر پرسیارێکتان هەبی پێشی لاپتۆپەکەی قەپات هەمەوە لە خزمەتتانمە زۆر خۆشحاڵ بووم زۆر بەخێربێن سەر چاوە ئینشاڵڵا لە سیمیناری دیکەش بەڕێستان شادەمەوە زۆر خۆشحاڵ بووم دەست خۆشە دووبارە بکەم زۆر